چۆن پلانی کودەتاکەی لالەزار شاردرایەوە تا دوا چرکەکانی شەڕی 22 پیلانگێڕان چاوەڕوان بوون سەرکەوتوو بن. ئەوە تەنها خەڵک نەبوون کە ئاگاداری پلانی کودەتاکە نەبوون، بەڵکو نزیکترین کەسی لاهور جەنگی پلانی کودەتاکەی لێ شاردراوەتەوە کە شەوی ڕووداوەکانیش لە نێو لالەزار بووە. ئاوا جەنگی خوشکی لاهور جەنگی لە دیدارەکەیدا لەگەڵ درە و میدیا کە ڕۆژی 27 مانگ بڵاو کرایەوە چیرۆکی ڕووداوەکانی 22 ئاب دەگەڕێتەوە کە هەوڵی کودەتاکە تێدا شکستی هێنا. بە جۆرەی قسەکانی تا دوایین چرکە پلانەکانی خۆیان لێ شاردۆتەوە، تەنانەت پیان نەوتووە کە باخەڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی بە تەلەفۆن داوای خۆڕادەستکردنی لە لاهور و گروپەکەی دەکات بە هۆی کودەتاوە. ئەوانەی کە زۆربەی جار کە من ئەچووم ئەوانە لەوێ بوون، چوین سەلاممان لێ کردو یەکسەر هەم شێخ لاهور هەم پۆڵات وتیان بەخێر بێن دکتۆر بەخێر بێن و ئەوانە دوای وتیان ئێوە بۆ هاتن بۆ ئێرە دکتۆر سەرداری ژووتی وەڵی ئاوات ویستوێتی هەر بێ چاوێکتان پێ بکەوێ ئەهینە وتیان دە باشە دانیش بەس ئێوە لە ژوورەوە دامەنیشن لەو ژوورە بڕۆنە حەوشەکە چوینە حەوشەکە دانیشتین دوو سێ جار هاتم هەر ئەیانوت هەستە تۆ بڕۆرەوە ئاوت منیش وتم ناڕۆمەوە من جارە تازە هاتووم من زۆر بە قسەیان ناکەم یانی. جگە لەم قسانە ئەم خوشکەی کە زۆر ڕاستگویانە ئەوە دەگەڕێتەوە کە بینیوێتی پیلانەکەیان لێ شاردۆتەوە، ئەوە جگەلەوەی کە لە دان پێدانانەکانی ئەو کەسانش کە دەستگیر کرابوون بەشێکیان لە سەرەتای هەوڵەکانیانەوە نەیانزانیوە بۆچی هاتوون بۆ سلەیمانی و چی دەکەن تا دوا چرکەکانی جێبەجێکردنی پلانەکەیان بۆیان ئاشکرا بۆ پیان وتراوە. شەوێکیان چوون بۆ لای ئەژی ئەمین، من و چالاک و ئەژی ئەمین لە ماڵەکەی ئەو بووینوتی ئەم شۆ ئەچین بۆ سلێمانی، دواتر سواری سیارەیەک بووین و چوین بۆ گەراجێک کە بینیمان وڵات شێخ زەنجیە، دواتر هەموومان چوین بۆ سلێمانی و کە چوین بۆ سلێمانی کۆبوونەوە بوو لە کۆبوونەکە بڕیاریان دەکەوە پاڤڵ تاڵەبانی بکوژن. ئەمە دان پێدانانی یەکێک لەو کەسانێکە بەشداری جێبەجێکردنی پلانی کودەتاکەی کردووە، بەڵام تا نەگەیشتۆتە لالەزار پێی نەزانیوە، بەڵام چاوکراوەی هێزە ئەمنیەکان هەرزوو ئاشکرایان کردو نەیان هێشت پلانەکە سەر بگرێت. ڕەنگە قسەکانی ئاوات جەنگی لە گەڕانەوەی ڕووداوەکان زیاتر بێت، دەگاتە شاهێدێک بۆ سەلماندنی ڕاستینی دانپێدانانی ئەو کەسانی کە بڵاو کرایەوە. پلانی کودەتاکە هێندە بە وردیدا ڕێژرا بوو کە لەو شەوەدا کە هێزە ئەمنیەکان دەوری لالەزاریان گرت بوو. هێشتا سەرپەرشتیارەکان ئامادە نەبوون نەخۆیان ڕادەست بکەن نانەهێنیەکەش ئاشکرا بکەن، چونکە پشتیان بەبوونی هێزی ئەژی ئەمین بەست بوو لە دەرەوەی سلەیمانی و چاوەڕوانیان دەکرد کودەتاکەیان وەک شۆڕشی جەماوری وێ نابکەن و سەرکەوتن بەسەر هێزە ئەمنیەکاندا تۆمار بکەن. بەڵام ئەوە بووە خەونی لە گۆڕنرا و دوای سێ کاتژمێر ڕووبەڕووبوونەوە شکستی پێهێنرا.